بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بە یارمەتی هاوکارانم هاتووینەتەوە خزمەتتان تا بەرنامەی تەندروستی ئەم هەفتەیشتان پێشکەشکەین. بەڕێزان، یەکێک لەو نەخۆشیگەرە کە بەنسبەت ئامارە جیهانیەکانی شیوع یا پەرەسەندنێکی بەربڵاوی سندووە لە ئێرانە نەخۆشیکە کە نەخۆشیکی حرەکەتیە یانێ جوڵەز کە بە پارکینسۆن ئەیناسین. ئەم نەخۆشیە پێشتریش بوو، یانێ ئامارگەر ئەوە نییە کە نەخۆشی بوێت نادر بوێت، پێشتریش بوو، بەڵام ئامارێک کە ئەمڕۆ هەیە ئەڵێت کە احتیماڵی هەیە 250,000 کەس لە ئێرانە تووشبووی ئەم نەخۆشیە بن. دیارە هەزینەی دەرمانەکەیشی ئەو وەزعیەتە دەرمانیە کە لە ئێرانە هەیە و ئەو نابسامانیەی کە لە پوششی بیمە دەرمانیەکانە هەیە بۆ ئەم نەخۆشیە. ئەوە بوو کە ئێمە وتمان ئەم بەرنامە لەسەر پارکینسۆن بۆ ئێوە خۆشەویستان دابنین کە زانین پارکینسۆن چییە، هۆکارەکانی ئایا ناسراوە یانە. لە ئەسڵ پارکینسۆن دیارە چەند تئۆریک هەیە کە هۆکارەکانی چییە، بۆچی ئەبێت، یا ئەو دەرمانانەی کە هەیە بەڕاستی تا ئیسە ساڵیانی ساڵەکە ئەو دەرمانانەی بەکار ئەبرگێت بۆ ئەوەسە کە ئەو نیشانەگەرە کەمەوە کاتەوە. نیشانەکانیش عەرز خزمەتتان ئەکەم، هەرچەند لە ماوەیەکی زۆرترە، یانە دەمێکی پێش هەر لەسەر پارکینسۆن ئێمە بەرنامەیەکمان بوو. جیا لەوەیشە تاقیقاتی دەرمانی لەسەر ئەم نەخۆشیە، یانی دەرمانگەر تازە، ئەوەی کە ئازمایشگەر تازە لەسەر جۆرە دەرمانگەرێکی تازە بۆ ئەوەی کە بتوانن دەرمانێکی تر بەدەست بێرن کە لە دەرمانە پێشوەکانی بەتایبەت لەو دەرمانە ئەسڵیەکە لێڤۆدۆپاز کە قورساسە ئەسەری فرەتر بێت. ئەوانە هەر بەردەوامە یەکێک لەو نەخۆشیگەرەسە. خۆ دیارە خەتەرەکەیشی زۆر خەتەرناک نییە، یانە نەخۆشیی کوشندە نییە ئەم نەخۆشیە. معموڵەن تەمەن بڕواتە سەرەوە کەسەکان تووشیە بن، یعنی نەخۆشی کە زۆر بەدەگمەن بە کەمی لە کەسێکە تەمەنی لە میانگین تەمەنە بێت، یانێ یا جەوان بێت، زۆر بە کەمی ئەبینرێت یا ئەسڵ نابینرێت. ئەوەیە کە احتیماڵی هەیە یەکێک لەو عامڵگەرەی کە ئیسە ئەڵێن ئامارەکە تەمەنیشی لە ئێرانە بە چاو چەند ساڵەمەبەر ماوەی کەمێک چووەتە سەرەوە. بەڵام بازم ئەوە ناوێتە عامڵێک کە 40% زۆرتر بێت لەو میانگینەی کە لە سەتحی دنیا هەیە. بۆ نەخۆشی پارکینسۆن، نەخۆشیەکە ئەتوانین بڵین کە زانین مەراحل یا ئەو پرۆسەیە چییە، نیشانەکانی چییە، ئەگەین بە دەرمانەکان و تاو چەند پێشنیارێکی تەندروستی کە ئەتوانێت مفید بێت بۆ ئەوەی کە نەخۆشیەکە زۆرتر پەرە نەسێنێت، خراپتر نەوێت. من لەم بەرنامەیە حتمەن عەرزی خزمەتان ئەکەم. تقریبا ئەو نەخۆشی پارکینسۆنە زۆرتر بە نەخۆشیکی حرەکەتی، یعنی بە جوڵەی بنیامەکان ئەناسرێت. بۆچی حرەکەتی؟ چۆن هەم لە ڕێگە چوونە و کەسە تووشی مشکڵە بێت، هەم حاڵەتێکی لەرزش یا ئەو ترێمۆرایی کە ئەو لەرزشە یەکەم جار لە دەستێکە دەست پێکات، ئەگەر نەخۆشیەکە بڕواتە بەرەوە ئەتوانێت هەردوو دەست و دوای ئەوە لەسەر ماسوولکەکان تەئسیردانێت، لەسەر ڕێگە چوون و هەنگاو هەڵگرتنی ئەو کەسە تەئسیردانێت، زۆرتر بەوە ئەناسرێت. بەڵام نیشانەکان هەر ئەوە نییە کە نیشانەکان فقط نیشانەی حرەکەت بن، جوڵەکردن بن. بازی لە نیشانەکان نیشانەگەرێکن کە بە غێرە حرەکەتی ئەناسرێت. دلیلێکە یا ئەو نەزەریە تئۆریە کە هەیە ساڵیان ساڵیش لەسەری تاکی دەکرێت دۆپامینە. دۆپامین لە مێشکە تەرەشحە کردێت. ئەڵێن کە ئەگەر ئەو کە سەح دۆپامینەک بێتە خوارەوە کاهش پیاکات، یا ئەوەی کە دروستبوونەکەی لە مێشکە کە سلولگەرێکی عەسەبی تایبەتن ئەوە دروستەکەن کە دۆپامین بە ئەو ئەسەری هەیە لەسەر جوڵەکردن، حرەکەتکردن. ئەوە عامڵ ئەسڵیەکەی ئەزانن.
معموڵەن مەرحەلە بەنیش کراوە بە 5 مەرحەلە. لەو 5 مەرحەلە ئەوە نییە کە حتمەنە هەر کەسێک ئەڕوات ئەڵێن نەخۆشیەکە تا لە مەرحەلەی یەکە، مەرحەلەی دووە یا سێ، شتێ وانە. ئەو مەرحەلە بەنیە لە علمی پزیشکی و ئەوانەی کە لە بەشی تەندروستیە، لە بەشی دەرمانە کارەکەن، بۆ خۆیان، یانێ ئەو بە جدول بەنیانە بۆ خۆیان کردووە، مەرحەلە بەنیانە بۆ خۆیان کردووە کە 5 مەرحەلەست بۆ ئەوەی کە بزانن نەخۆشیەکە تا چه ئەنازەیەک چووەتە پێشەوە، ئەمە شارێکیشەکەین بۆ مەرحەلەگەرەکە نیشانەکانی چەند. وتمان کە یەکێک لەو هۆکارەکان ئەوەسە کە هاتنە خوارەوەی یا فعالیەتێکی کەم یا تەرشحێکی کەم دوپامینە لە مێشکەوێت. هەرچی ئەو دوپامینە کەمترە بێتەوە، یانە بە مرور ئەو کەسە تەمەنی ئەڕواتە سەرەوە، نەخۆشیەکەیشی هەیە، ئەگەر ئەو دوپامینە تەرشحەکەی کەمترە بێتەوە، دیارە علایمەکان شەدیدترە بێتەوە. بۆ نمونە کەسێکە لەرزشەکەی بە فەرز سرعەتی یا ئەو خێرایی لەرزشە زۆرترە بێتەوە. نیشانەکانی ئەتوانێت خەفیف بێت یا بە حدێک کەمیش بێت، حتا کەسەکە خۆیشی متوەجی نەبێت یا بە سەختی متوەجی بێ، یا ئەوەیە کە ئەتوانێت ئەو پەڕی سەختی بێت و ئەو کەسە تووشی ناتەوانی کە یانێ توانایی حرەکەتکردنی لە دەست بدات. ئەوەیە کە لە زمانێکە کە تەشخیص ئەدرگێت، ئەو تەشخیصە کە بۆ نمونە لێتر حرەکەتەکە یا ئەو ترمۆر یا ئەو لەرزشە لە دەست و پا یا لە ملە ئێتر وازەحە ئاشکارە، باز لەو مەرحەلە ناتوانێت تەشخیص بدرێت کە ئەم پارکینسۆنە بەرەو چه مەرحەلەیەکە چێ، ئایا خراپترە بێت، باشترە بێت. باشتر منزورمەوەسە بە حدێکی سابتە بمێنێت، ئێتر لەوە زیاتر نەڕوات، یانێ لە ئەنازەیەکە بوێسێت یا لەوە زۆرتر نەبێت. ئەو پارکینسۆنە وتمان علایمەکانی علایمگەرێکی حرەکەتی و غێرە حرەکەتی هەیە. یەکێک لە ئەوەی کە علایم یا ئەو نیشانەگەر حرەکەتیەسە، یەکێکی ئەوەسە کە ئەو جوڵەکان یەواشەوێتەوە، یعنی جوڵە هێواشە بێتەوە. معموڵەن لەم حاڵەتە ئەگەر کەسەکە خۆی هەستی پێ بکات، کە هەستی پێگا چونکە کات کە ئەو کەسە خۆی هەست بەوە ناکە، بەڵام ئەوانەی وە لە نزیکیان لە دەوروبەریان هەستەکەن، بۆ نمونە ئەوینن ئەگەر لەسەر سەنگەڵی دانیشتووە بە سەختی هەڵەسێت، ئەگەر لەسەر سەنگەڵی لەسەر ئەرزشە دانیشتووە هەر بە سەختی هەڵەسێت، لە قسەکردنە وەکو جاران قسە ناکات، ئەو خێرایی سرعەت قسەکردنەکەی هاتووەتە خوارەوە، یا احتماڵی هەیە لەرزشکەر یا ئیحساسات، ئەو حاڵەتگەر ئیحساساتیەکە لە سەرچاوە لە دەموچاوە دروستە بێت، شادی، خەم، ئەوانە ئەبینن کە غێرە قابلە مەشهودە لە چێرەیە. ئەوەی کە زۆرتر بە ئەترافیان یانەوانی کە لە دەوروبەریان ئەوە ئەتوانین نیشان بە. حرەکەتگەر لە مەرحەلەی تر ئەوێتە حرەکەتێکی لەرزشی یان ڕەفت و بەرگەشتیە. ئەو حرەکەتە کاتێکە بۆ نمونە لە پەنجەی دەسە ئەگەر دەست پێکات، بۆ نمونە ئەو حاڵەتێ وەک تەسبیح، چۆن تەسبیح دانەدانە ئەیشمێرن، هەر بۆ حاڵەتە ئەڕواتە بەرەو تێتە دواوە بەرەو دوا ئەکات، ئەوە حرەکەتەکەیە. لە مەرحەلەگەرترە ئەو ماسوولکە یا مایچەکان سفتە بنەوە، دیارە ئەگەر سفتیش بنەوە کاتێک ئەو تنبوون ئەو ماسوولکە ڕوئەدات، ئەو کەسە هەست بە ئازارەکات یا ناتوانێت پای بجوڵێتەوە، بەتایبەت لە قاچکەریەکە ئەتوانێت مشکڵاتێکی گەورەی بۆ دروستکات. ئەو مەرحەلەی تری لە ئاخر وەکو مەرحەلەگەرێکە ئیتر زۆر ها لەسەرەوە، ئەو کەسە ناتوانێت هاوسەنگی و تەعادڵی خۆی حفزکات، و لەو بەشە جیا لەوەی کە ناتوانێت بە ڕێگە بچێت، ئەتوانێت خەتەری کەوتنیشی بواتە سەرەوە. دیارە تانێک کەوتن وتمان ئەمانە لە کەسانێکە کە زۆرتر تەمەنیان لە 60 بەرەو سەرەوە ئەڕوات، دیارە کەوتنیش ئەتوانێت مشکلاتێک بەهۆی ئەو ئێسکوشتە پێش بێرێت و مشکلاتەکەی سەخترە بێتەوە. ئەو علایمەیەک یا نیشانەگەرێک کە غێرە حرەکەتین، ئەمانە مەجموعەیەکن لە علایم، یانە یەکدانە و دوودانە نین. دیارە کە پارکینسۆن زۆرتر بەو علایم یا نیشانەی حرەکەتی ئەناسرێت، بەڵام علایمگەرێکی غێرە حرەکەتیشی هەیە،
هەروەکە وتمان ئیحساسات یانێ ناتوانێت ئەو ئیحساساتە بروز بدات. بۆ نمونە ئەگەر مواجهە بێت لەگەڵ شتێکی شادە ناتوانیت ئەو حاڵەتە کە لە چێرەیە هەیە تو مشاهدەیەکە یا حتا پێچەوانەکەی لە خەمە یا ئەو سەختە یانێ ئەو ئیبراز ئیحساساتە دێتە خوارەوە. یەکێک لەو خاسیەتگەرە کە ئەمانە ئەتوانێت تووشیان بێت ئەوەیە کە بۆنکردنە، یعنی ئەو حسبوویاییە تقریبا یا کەمە بێتەوە زۆر کزە بێتەوە یا ئەوەیە کە هەر لە دەستێدن یعنی شتێک بەناو حسی بوویاییان لا نامێنێت. دڵە ڕاوکیە، ئیستراب، ئەفسردگی، مشکلاتێکە لە بینینە تێتە پێشەوە بۆیان مشکلاتێکە لە میزکردن و ئیدرارە تێتە پێشەوە. ئەمانە هەمووی ئەو حاڵەتگەرەسە کە حاڵەتگەرێکی غەیرە حرەکەتیە. یەکێک لەو شتانە ماندوویەتیە. حافزە لەسەر بیرکردن، ئەوانە زاکرەیان دێتە خوارەوە، تقریبا زاکرەیان شتکرد زوو زوو لە بیریانە چێتەوە. ئەوەیشە کە یەکێک لەو تەسیراتەی کە چونکە بەشەکەی لە بەشی مێشکە هەیە ئەم نەخۆشیە ئەتوانێت خۆی بروزبات بێخەویە، خەویان ئەشێگێت، مشکلاتێکە لە قسەکردنە وتمان قسەکردنیان سرعەتی تێتە خوارەوە یا مشکل پەیاکەن لە قسەکردنە. لە دەستگای گوارشیشە لە قوتدانە یانێ ئەوەی کە بەڵعی پێڵێن لە قوتدانە تووشی مشکلاتە بن، لە دەستگای گوارشی قەبزە بن یا یەبوسەت، ئەو ئیجابەت مەزاجیانە بە سەختیە کردێت. مشکلاتێکی تریشیان هەیە وەکو ئەو سندرومی پای بێقەرارە، ئەوەی کە ناوخەوە پایان ئەگیرگێت داچڵەکەن یا ئەو حاڵەتی تەنگە نەفەسیە لە ناوخەوە دەست لە ئاخریشە گێژبوون. ئەگەر ئێمە حسابیکەین مەجموعەیەکی زۆرە یانێ ئەو عەلایمە غەیرە حرەکەتیە زۆرترە، چەند قات زۆرترە لە عەلایمە حرەکەتێکە. حرەکەتێکە هەرەوە بوو تووشی ئەو لەرزشە یا ئەو جوڵە کە لە کۆنتڕۆڵی خۆیانە نییە، لەرزشە کە لە دەسە ئەتوانێت دواتر لە قاچە یا لە سەر و ملیشە خۆی نیشان بدات. ئەوەیە کە بازێ لەو نیشانەگەریشە ئەتوانێت ئەسەری نەخۆشیەکە خۆی نەبێت. یانێ بۆ نمونە بێ اختیاری لە میزکردنە، ئەوەکو نمونە باسیەکەین، ئەسەری نیشانەی غەیرە حرەکەتی پارکینسۆنەکە نەبێت، بەڵکو هۆکارەکەی ئەو دەرمانگەرە بێت کە بۆ ئەم نەخۆشیە بەکار ئەبرگێت. یەکێک تر لەو مواردەی کە لەم نەخۆشیە تەسیراتێکەیە ئەویش ئەوەیە کە نیشانەگەر قەلبی ئوروقی یا ئەو نەخۆشیگەر قەلبی ئوروقی هەم لە لێدانی دڵە هەم لە فشار خوێنە لە پارکینسۆنە ئەبینرێت. ئەوەیە کە نیشانەکان وتمان هەم ئەتوانێت زۆر کەم بێت، جزئی بێت، حتا مشاهدەیش نەکرێت و کەسە بەخۆی نەزانێت یا ئەوەی کە تونترۆ بێتەوە. ئەو مەراحلەی کە وتمان بۆ نەخۆشەکە نییە، بەڵکو ئەو تیمە دەرمانیەسە ئەو تیمەی کە دەرمانی ئەو کەسانێک کە پارکینسۆنیان هەیە ئەیگرنەوەدە بە 5 مەرحلە یا ئەو 5 پرۆسە تەقسیمیان کردووە کە من بە شێوەیەکی خولاسە خزمەتی ئێوە ئەرزیەکەم. مەرحلە یەک تقریبا مەرحلەیەکی نامەحسوسە، یعنی ئەو کەسە هەستی پێ ناکات یا ئەوەی کە ماوەیەکی زۆر تووشی نەخۆشیەکە بووە، دوای ماوەیەکی زۆر ئەو هەستە پێەکە. ئەوەیە کە چونکە کارگەرێکە ڕۆژمەڕە ئەیکات، ئەو کارە ڕۆژمەڕەگەڕە هیچ مشکڵێکی تێ پێش نەیخۆی، توانێت کارەکانی خۆی ئەنجام بات. ئەگەر لەرزشەکە بێتە پێشەوە معموڵەن لە لایەکەوت دەست پێکات، یعنی یەک تەرەفە، بۆ نمونە دەسە یەک دەسیە، ئەگەریش بێ بە دوو دەسەکە لە لایەکی ئەو یعنی دەستێکی تونترە لە ئەو دەسەکەی تری، یعنی هەردوو سرعەت هەردووکیان وەک یەک نییە، هەم لە دەموچاوی ئەو حاڵەت چێرە واوتمان ناتوانێت ئیبرازی ئیحساسات کات. لەو حاڵەتە ئەوە لە مەرحلەی یەکە ئەتوانێت ببینرێت. لە پیادەڕەوی و ڕێگەچوونە مشکلاتێکی هەیە. وتم ئەمە مەرحلە زۆر زەعیفە و احتماڵی ئەوەیشی هەیە کە حتا ئەو کەسە خۆی متوەجی نەبێت کە ئەو نیشانەگەریە هەیە. ئەچینە مەرحلەی دوو. لە مەرحلەی دووە ئەو کەسێک کە پارکینسۆنی هەیە
تقریبا لەرزشەکە ئەو لەرزشە هەردوو تەرەف هەردوو بەشی لەشی دەرگیرەکات، یعنی ئەوە نییە بۆ نمونە دەسێکی بێت بەڵکو هەردوو دەسیەکە تووشێ بێت. ئەو تونبوون یا سفتی مایچە لەوێ ئەبینرێت کاتێکە ئەو ماسوولکە گەرە تون ئەبن مشکڵاتێکیان بۆ دروست دەکات یا ئەوەی کە ئەو کارە ڕۆژمەڕەگەڕێتر بۆیان سەختە بێتەوە. بۆ نمونە گۆڕین یا جل لەبەرکردن ئەوانە تقریبەنێتر ئەتوانێت ئەنجامی بدات، وەلی بە چاو پێشتر کارێکی سەختە، هەم لە وەزعیەتی بەدەنیە، هەم لە قسەکردنە، هەم لە ڕێگە چوونە خۆی ئەو کەسەی تر هەستەکات کە مشکڵاتێکی هەیە. تقریبا لە مەرحەلەی ترە کە ئەوێتە مەرحەلەی سێ ئەتوانین بڵین کە تقریبا هەر مەرحەلەی دووەسە کە شەدیدترە بێتەوە، یانێ مەرحەلەی سێ هەرو نیشانەگەر مەرحەلەی دووەسە کە حرەکەت و حاڵاتی چێرە و ڕێگەچوونە کە ئیزافاوێت چی ئیزافاوێت چەند حاڵەتە، یەکێک ئەوەیە کەتر تعادڵ ناتوانێت ئەو تعادڵیە تووشی مشکڵە بێت، خۆی هەستەکە کاتێ هەڵەچێت ناتوانێت خۆی بگرێت، ئەوەیە کە توانێت تووشی کەوتن بێت، کولەن جوڵای ئەو کەسە هێواشە بێتەوە بە چاو پێشتر، واکنشەکانیشی هەر هێواشتریانی ئەوەی کە پێژن ڕفلکس ئەوە لەو حاڵەتە لە معاینەکانە ئەنجامیە دەرگن ئەوینن کە یەواشە بووگە ئالم بەشە ئەتوانێت فیزیۆتراپی یا کاردەرمانی کەمێک یارمەتی بداتەوە کەسە، یان یارمەتیەکە بۆ شێوە بێت کە مدیریەتێکی بکرێت کە ئەو فعالیتێک یا جوڵێک بدرگێ بە لەش کە ئەو کەسە بەری پێ بگریانە مەرحەلەکە سەختترە نەبێتە، چونکە و کاتێک ئەڕینە مەرحەلەی چوار ئیتر مەرحەلەیەکی زۆر سەختە، مەرحەلەیەکە کە بڵێن چاڵەشنگیزە، ئیتر مشکڵی هەیە، ئەو کەسێتر کەسێکە کە احتیاجی هەیە، یانە بە تەنیایی خۆی ناتوانێت کارەکان خۆی بکە، و لەوێ ئیتر ئەبێت مراقبێکی بێت، یانێ ئیتر ئەبێت کەسێک چاودێری کات، کەسێک ئاگای لێ بێت. بۆ نمونە ڕێگەچوون ئەتوانێت بڕواتە ڕێگە، بەڵام سەختە، یانێ لە واکر ئستفادەکات، لە واکر ئەو وەسیلە حرەکەتیسە کە چواردانە پایەی هەیە، ئەتوانێت بە چرخیش بێت، یانێ واکرەکە چرخی بێت کە بۆ جوڵە ڕەحەتتر بێت. دیارە واکرە من تاوجێگە بزانم هەر ئەو شێوە قەدیمیەکەی هەیە، تایسەن نەم دیوەیان نەمبینیوە کە ئەو چۆن تەحکەرێکی چکۆلەتر و بچکتر و جەم و جۆرتر دروست کراوە کەتر وەکو چرخێتر لە حاڵەت واکر دەراتوە، ترموزی هەیە، چواردانە ئلاستیکی هەیە، ئەو کەسەیتر بە ئاسانی حرەکەتەکات. لە مەرحەلەی پەنجە ئیتر ئەو کەسە یانێ ناتوانێت بە واکریش یارمەتی دەری نییە، ئیتر ئەوەیە کە ئەبێ بڕوات بە ویلچێر، یانە کاریەکێشێ بە ویلچێر، چۆن ئیتر ناتوانێت لەسەر قاچ ڕاوێستێ، نە تەعادڵی خۆی حفزکات. لەم حاڵەتە هەم گێجیتر ئەبینینەوە کەسە گێژە بێت، یا زەمان و مەکانی لە دەست ئەچێت، ئەوەی کە زەواڵی عەقڵی پێژن، و دەرمانیش خۆ دیارە دەرمانیش دەسەکە ئەو جوابدانەوە بە دەرمانەکان ئەبینیت کە ئینتزارێک هەیە نیشانەکان کەمێک باشترەوە بێتەوە بەرەو باشتر بووم چێ، ئەوەیە کە جوابدانەوە بە دەرمانیش لە مەرحەلە زۆر سەختە. بۆ پارکینسۆن ئەوەی کە ئەتوانین دووشت بڵین کە ژیان تادید ناکە، یانێ ئەوەی کە ئەو کەسە ژیانی تادید بکرگێ، عمری تەواو بێت، بمرێ کوشەندە بێت، ئەو حاڵەتە نییە، بەڵام ئەتوانێت هەم سەبکی ژیان ئەو کەسە بگۆڕگێت، و هەم ئەوەی کە بەدەن مستعد کات بەوەی کە عفونەت بگرێت، یعنی بەدەن لەش زەعیفە بێتەوە، مستعدە ئیتر تووشی عفونەت و ئیلتیهاب بێت، خەتەری کەوتنە کە هەیە، یا بازی حاڵەت هەیە کە ئەو ماسوولکە کاتێکە سفتە بێتەوە، شەرت نییە فەقەت ماسوولکەی قاچ بێت، توانێت هەر بەشێک لە بەدەنە بێت، بۆ نمونە توانێت ماسوولکەکانی ملی بێت و هەست بە خەفگی کات، یا هەستکە خەریکە ئەخنکێت لە ناو خەوە، ئەوانە ئەتوانێت لە نیشانەکانی بێت.
کاتێک کە ئەڵێن واڵێن مەسەڵەن ئەڵێن کە پێشڕەفگەرێک لە زەمینەی دەرمانی پارکینسۆنە حاصل بووگە، یانێ ئەوەیە کە ئەو پێشڕەفتگەرە منزوریان ئەوەسە یەک دانە ئینسانی سالم چەندێ عمرەکات، ئەو کەسێکە کە پارکینسۆنی هەیە ئەتوانێت هەر ئەو ئەنازە یا شادی زۆرتر تەمەنی بێت. مەبەستەوەیە کە ئەڵێن پێشڕەفتکراوە یانێتر نەخۆشیی کوشندە نییە ئەوە بڵێن کە یەکێک لەو نەخۆشی گەرەسە کە بۆ نمونە بڵێن لە ناوچوون یا ئەوەی کە ئەو کەسە فەوت کات هۆکارەکەی پارکینسۆنە، بەڵکو ئەو کەسە ئەتوانێت عمرێکی تەبیعی بێت، بەڵام ئەو نیشانەگەرە کە نیشانەگەر پارکینسۆنە نیشانەگەر هەم حرەکەتی هەم غەیرە حرەکەتی لەو کەسە ببینرێت. ئەوانێک کە وتمان کە دوپامینە، ئەوەی کە ئەڵێن زۆرترین تەرکیز لەسەر دوپامینە، کاتێککە دوپامین تەرەشحی کەمە بێتەوە یا ئەو سەد تەرەشح دوپامینە دێتە خوارەوە، سلولگەرێکی عەسەبی هەن لە مەغزە، ئەوانە هەم ئاسی ببینن، ئەو سلولگەرە هەم یا لە ناوەچن، ئەوانە ئەتوانێت لە هەم عەلایەن بێت هەم سەرچاوەکانی ئەو نەخۆشینەی پارکینسۆنە بێت. ئەو سلولگەرە کاتێککە زیندوون یانێت حاڵەتێکی تەبیعیان دوپامینێکی تەبیعی بە ئەنازەی کافی تەرەشحەکەن، بەڵامێتر کاتێککە مەعیوب بوون ئەو سلولگەر عەسەبیە کە هانە بەشێکی لە مەغزە، کاتێککە مەعیوب بوون ئەو دوپامینە تەرەشحی تووشی خەلەل ئەبێت، ئەو نیشانەگەر حرەکەتیە نیشانەدا. دیارە نیشانەگەر غەیرە حرەکەتی چی؟ یانێ ئەگەر باشە ئەگەر دوپامین هۆکارە بۆ ئەو نیشانەگەر حرەکەتی، ئەی هۆکاری نیشانەگەر غەیرە حرەکەتی چییە؟ ئەویش هەر بازم لە مێشکە سلولگەرێک هەن کە ئاسی ببینن، ئەمان ئێپینێفرین یانە تەسیریان هەیە لەسەر ئێپینێفرین، کاتێککە ئەو ئێپینێفرینە تەولید ئەویش تووشی خەلەل ئەبێت، ئەوەیە کە ئەتوانێت ئەو کەسە لێدانی دڵی بڕواتە سەرەوە، تووشی هەست بە ماندوویەتی بکات، فشار خوێنی کەمە بێتەوە، یا ئەو یەبوسەتە، یانێ ئەو حاڵەتگەر غەیرە حرەکەتیە کە وتمان مەجموعەیەک لە نیشانەکانە مربوطە بە ئێپینێفرین، ئەو عەوامڵ حرەکەتیشە بە هۆرمۆنێکی ترەکە ئەویشە لە مەغزە تەرەشحە کردێت، و ئەوانە یانێ کولن ئەتانین بڵێن کە ئەم نەخۆشی پارکینسۆنە سلولگەر عەسەبی مێشکن، چە دوپامین بێت چە ئێپینێفرین بێت، کە دوپامینەکە بوون حاڵەتی حرەکەتی و ئێپینێفرینەکەش بۆ غەیرە حرەکەتیە. نور ئێپینێفرینیشی یەکێکتر هەر لەو دەسەسە کە ئەویش ئەتوانێت تووشی خەلەل بێت، کە وتمان ئەویش هەر ئێپینێفرینەسە کە ئەتوانێت لەسەر لێدانی دڵ، فشار خوێنی، یەبوسەت، ئەوانە دەوری و نەخشی خۆی هەیە. ئەوەی کە ئەڵێن ژنەتیکە، ژنەتیک منزور ئەوە نییە ئەگەر کەسێک بۆ نمونە لە ناو خانەوادەیە یەکێک تووشی پارکینسۆن بوو حتمەنە کەسانی دەوروبەریشی تووشی پارکینسۆنە بن، ژنەتیک نییە، ئەو جەهشکارێکە کە لە ژنەکان ڕوئەدات زۆرتر ئەوەسە، یانێ وەکو نەخۆشینێکی ئرسی 100% ئەمە نەناسراوە، بەڵام سەرچاوەکانی هۆکارەکانی بە عەوامڵ گشتی، ئەو عەوامڵە گشتی هەم عەوامڵێکی موحیتیە هەم عەوامڵی ژنەتیکی کە دەست ئەدەنە دەستیەکە. دیارە تاقیقاتێکیش کراوە لەم چەند ساڵە بەتایبەت ئەوەی کە ژینگە پیس بووگە، ئەو گازەگەرە کە بە گازگەر ئالایەندەی موحیت ئەناسرێن، ئەڵێن کە حتا ئەوانیشە تەسیری هەیە، یانێ ئەوانە ئەتوانێت لەسەر ئەو سلولگەرە لەسەر تەرەشحی نورئێپینێفرین، لەسەر تەرەشحی دوپامین ئەوانە ئەسەردا بنێت و سەرچاوەیەک بێ بۆ نەخۆشی دوپامین. دەرمانیش هەروەکە ئیشارەمان کرد، دەرمانەکە دەرمانێکی قەتعی نییە، دیارە تاقیقات هەر ئەدامەی هەیە، دانیشتمەنگەران بە شوێنێکە دەرمانێک یا چارەسەری بتانن لە داهاتووە بدۆزرێتەوە، بەڵام ئەو دەرمانگەرەی کە ئیسە بەکارە بگرێت و ئیشارەمان کرد کە ئەسڵی ترین دەرمانیش ئەو لێڤۆدۆپاسە بۆ تەسکین عەلایمە کەس، بۆ بێهبوود نیشانەکانە، نیشانەکان باشتر کاتەوەی لەوە خراپتر نەبێت، ئەوەیە.
سەبکی ژیان یانێ ئەو کەسانەی کە هەستیان کرد تووشی نیشانەکانی پارکینسۆن بووبن، گۆڕینی سەبکی ژیان، ڕژیمێکی غەزایی باش یا پیادەڕەوی جوڵەکردن، ئەوانە لە مەنابعی علمیە شاریان پێکراوەکە ئەتوانێت یارمەتیدەر بێت، هەم بۆ ئەوەی کە نیشانەکان بەرەو خراپتر چوونەوە نەچن، هەم ئەوەی کە تەئسیریشی بێت لەسەر خودی نەخۆشەکە بۆ باشتر بەرەو ڕووبوونەوە و قبوڵکردن و یا بڵێن کە ژیانێکی باشتر لەگەڵ ئەو نەخۆشیە بەسەر بووە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان. هیوادارم کە تان بوێت. لەلایەن خۆم و هاوکارانم تا بەرنامەی داهاتوومان ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ هەمووتان ئاواتمان.